سەرباری ئەوەی هەرێمی کوردستان بە چەندین قەیران و گرفتە تێپەڕ دەبێت کەمی کارەبای نیشتیمانیش ئاستەنگ و گرفتێکی زیاتری بۆ هاوڵاتیان دروست کردووە بە جۆرێک لەم وەرزەدا بارد و کەرتی تایبەت و حکومیەوە نەتوانراوە 24 کاتژمێر کارەبا بۆ هاوڵاتیان دابین بکرێت. لە زستانە ئێستا نزیکەی 10 بۆ 11 کاتژمێر کارەبای نیشتیمانی نابێ ڕۆژانە لە ڕێگەی مۆریدەکانەوە دابینەکرێت بۆ هاوڵاتیان و لە ڕێگەیەوە ئێمە ماگانە لە دیوانی قایمقامیەت کۆمونەوە ئەنجامەدرێت لەگەڵ مۆریدە ئالەکانە و هەڵئەسین بە دابینکردنی بە ڕێگازی پێویست بۆ ئەوی کە بتوانین ئەو نرخە زۆر لەسەر هاوڵاتی نەکەی زۆر جار هاوکاریانەکەین بە گازوایل بە پێی ئەو خشتێکە دامانەوە کە نزیکەی 9000 زیاتر ئاکا بەڵام 8000 دیناریان وەرگرتووە لە هاوڵاتیان و بە بەردەوامی چاودێری لەلایەن لیژنەکانی سەرپەرشتیاری قایمقامیەت و لیژنەی دایرەی کارەبای خۆمان بۆ بە دواداچوونی کێشەکانی ئەوان چونکە ئەوانە کێشیان هەیە و دواتریش هاوڵاتیان جارێ لە کاتی پێنەدانی کارەبای و ئیجراعاتی قانونیان لەگەڵاکرێ. لە سنووری پارێزگای سلێمانی زیاتر لە 900 مۆلیدەی ئەهلی لە کاتی نەبوونی کارەبای نیشتیمانیدا کارەبا بۆ هاوڵاتیان دابین دەکەن، بەڵام لەگەڵەوەشدا هەندێک لە هاوڵاتیان سەرنجیان لەسەر دابینکردنی کارەبا هەیە. پێویستە حکوومەت زیاتر چاودێریان کە هەم لە ڕووی دابینکردنی گازە هەم لە ڕوویەوە کە زیاتر کارەباکەمان لە کاتی خۆیان بدەنێ. کاتی وایە کارەبای نیشتیمانیە کوژێتەوە تقریبان 25 دقەی پێچێ ئێشتا کارەبای ئەو هەر هەڵ ناکرا، ئێستاوە هەفتەیەکە باشترە، ئێستا تۆزێک باشترە، ئیتر نرخەکەشی زۆرە گەر بۆمان دابەزێن هەر زۆر باشترە. ئەمانگەی پێش 1000 داوە 8000 بەنسبەتی ئێمە زۆر بە مردەکە باش ێڵەکە خۆی کارەبای ئێستا زۆر خراپە بەڕاستی. تر نازام هۆکەی چییە هۆکەی نەبوونی گازوایی لە بەدەری وەزیری کارەبا وتی بەس مۆلی داهلەکانیش تا ڕادێ زۆربیان پابندن بە پێدانی کارەبا. بەهۆی کەمبوونەوەی کارەبای نیشتیمانیەوە مۆلیدە ئەهلەکان لە ماوەی شەو ڕۆژێکدا بڕی 8 کاتژمێر کارەبا بۆ هاوڵاتیان دابین دەکەن کامەش وا دەکات لەم بارودۆخەدا بارگرانی زیاتری دارایی لەسەر هاوڵاتیان دروست ببێت. سپاسی هەموو خاوەن مۆلیدەکانی شای سلێمانیەکەین کە توانیویانە بە یەکسانی کارەبا بگەینە دەست ماڵی هاوڵاتیەکان و هاوبەشەکانیان و لە هەمان کاتیشا وەکو ڤۆڵتێ و ئەمپێری ئێمە ئێستا سیستەمی ئەم کێبڵە هەیە تویست کێبڵە هەیە کە ئاگاتە هەموو کۆڵانێک و هەموو ماڵێک. ئێمە لەوانەیەک هەندێک کەم و کوڕی هەبێ بەڵام ئەو کەم و کوڕانە لە جێگا ئەوان نییە کە مەسەن بێتە گلەیەکی زۆر و کێشەیەک بۆ خاوەن مۆلیدەکە و بینی هاوبەشەکان. لەم حاڵەتە ئابووری کە ئەمڕۆ هەرێمی ئەم وڵاتی ئێمە پیا تێپەڕ دەبێ بە هەمان شێوە جارێکی تر ئێمە بۆ هاوڵاتیانی خۆمان ئەوەمان کردووە کە بۆ نمونە ئەم مانگە ئێمە 8 سعات کە ئیش ئەەکەین بۆ 40 دینارش کە تێبینمان لەسەر بووە 9600 دیناری کردووە 8000مان لە هاوڵاتی وەرگتووە. هاوکات لەگەڵ دروستکردنی چەندین وێزگەی بەرەمهێنانی کارەبا و خستنەگە ڕێوڵەکان بۆ باشترکردنی بارودۆخی کارەبا، بەڵام تا ئێستا بە وتەی لێپرسراوانی وەزارەتی کارەبا نەتوانراوە بڕی پێویستی کارەبای نیشتیمانی بۆ هاوڵاتیان دابین بکرێت و بە ناچاریش حکومەت بەنای بردووەتە بەر مۆلیدە ئەهلەکان بۆ ئەوەی پێکەوە کارەبا بۆ هاوڵاتیان دابین بکەن. بەریوانە بڵا کوردسات نیوز سلێمانی.